دەبوویان هەڵوێستی خۆیان ڕابگەیانە بووی ئەسڵەن هەر نەبێتە قسە و باس. نووسەر و ڕۆژنامەنووس عارف قوربانی لە نووسینێکدا دەڵێت ئەگەر ئەو بڕەپارانەی پارتی و یەکێتی لە ماوەی ڕابردوودا بردویانە بیگەڕێننەوە ئەوە بەشی چەند ساڵێکی موچەی فەرمانبەرانی حکوومەت هێرێمی کوردستان دەکات. عارف قوربانی نووسەر و ڕۆژنامەنووس لە نووسینێکدا 3 نمونەی باس کردووە کە تێیدا بڕێکی زۆر لە داهاتی هاوڵاتیانی هێرێمی کوردستان لەلایەن پارتی و یەکێتیەوە براوە و دەڵێت تەنیا پارەی ئەم 3 حاڵەتە بەشی موچەی 2 ساڵی فەرمانبەران دەکات. قوربانی دەڵێت دوای کەوتنی سەدام پۆڵ بریمەر بە چەند هەلیکۆپتەرێک 3 ملیار دۆلاری لە پارەی عێراق هێنایەوە و ڕادەستی هەرێمی کردووە. یەکێتی و پارتیش ئەو بڕەپارەیان نەخستووەتە خەزێنی حکوومەتەوە بەڵکو بە 2 ڕێژەی جیاواز لە نێوان خۆیانە بەشیان کردووە بۆ خۆیان و هەردوو لایەن پارەکەیان بردووەتە دەرەوەی کوردستان. هەروەها باس لەوە دەکات لە کۆتایی ساڵی 2011 و کاتەی پارە لە بەغدا زۆر هاتووە و لە پێویستی هەرێم زیاتر بووە بڕی 4 ملیار دۆلار پارەی شیرینی نەوتی کۆمپانیا بیانیەکان کەڵەکە بوو لە ترۆپکی هەردوو حیزبەوە کەوتنە کەینوبینی چۆنیەتی خۆش و بەشکردنی ئەو پارەیە و ئەوەشیان لە نێوان خۆیاندا بەش کرد و بووە سەرمایی پارتی و یەکێتی لە بانکەکانی دەرەوەدا. ئەو 4 ملیار دۆلارە کە عارف قوربانی باسی کردووە هەرا و کات نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەت لە کاتی ڕادەستکردنی کابینەکەی بە بەرهەم ساڵح بە میدیاکانی خۆی وت کە 4 ملیار دۆلاری لە خێزەنەی حکوومەت جێهێشتووە. بەڵام بەرهەم ساڵح لە سەروبەندی خۆپشاندانەکانی هەفتەی شوبات وتی هیچ ئاگای لەو بڕەپارەیە نییە. هەر لەو نووسینەدا عارف قوربانی باس لەوە دەکات سەرەتای ساڵی 2013 بەهۆی پێشهاتێکی سیاسیەوە پارەی بانکەکان کە پارەی هاوڵاتیان و پارەی پرۆژە و پارەی لقی هەرێمی بانکە عێراقیەکان بوون هەمووی گوازرانەوە. مەلا بەختیار کارگێڕیە و کاتەی مەکتەبی سیاسی یەکێتی بردنی ئەو بڕەپارەی ئاشکرا کرد و لە ڕۆژنامە و ماڵپەڕی چاودێر و تارێکی نووسی وتی کوردستان بەرەو قەیرانێکی دارایی ترسناک دەڕوات بەهۆی ئەوەی پارە لە بانکەکاندا نەماوە و ژێرزەمینەکان پڕ کراون لە فەردە دۆلار. وتارەکەی مەلا بەختیار لەسەر خاڵی کردنەوەی پارەی بانکەکان 11 مانگ پێشەوە بوو کە مالکی بوجەی هەرێمی کوردستانی بڕی. قوربانی پێی وایە ئەو قسە و باسانش کە لەبارەی ئەوەوە دەکران مالکی خراوەتە سەر ئەو ڕێی بوجەی هەرێم ببڕێت بۆ شاردنەوەی شوێنەواری فەردە دۆلارەکانی ژێرزەمینەکان بووە. جگەل لەوەی وتویەتی بە ئێستاشەوە کە قەیرانی دارایی بەرۆکی حکوومەتی گرتووە و خەریکە بە چۆکدا دێت هێشتا پارتی و یەکێتی داهاتیان کەمی نەکردووە و هەر دەوڵەمەندتر دەبن و ئێستا هەردوو حیزبەکە لە ڕووی سەرمایەی کەڵەکە بووەوە لە مڵک و کۆمپانیا لە حکوومەتەکەیان دەوڵەمەندترن.